ئەم شەپۆلە ئیسلامەتی و دینداری و موسڵمانەتیە کە ئەم کۆمەڵی دادگەری ئێمە پشکێکی باشی لێ پێبڕاوە و ئێمە بە نەفەسی حیزبایەتیش دینداری ناکەین. ئێمە حیزبەکەمان و خۆمان و دنیامان و هەرچی هەمانە بۆ ئەوەمانە خوای پەروەردگاری پێ لە خۆمان ڕازیکەین و دەمانەوێت خەڵک و میلەتەکەمان خۆمان هەمومان بینەوە سەر ڕێیەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆی دەربازمان بێ لەو هەموو زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد و خراپەکاری کە تێی کەوتووی. خوا پشتیوان بێ ئەم شەپۆلی دینداری موسڵمانەتیە بەهێزتر دەبێ لە پیلان و فێڵی منافق و دەغەڵ و مخەنەتەکان کە دانەوێ ئەخلاق و خێزان و حیا و حورمەت لە میلەتی ئێمەدا نەهێڵن. زەفەریان بە خەڵکێک بردووە. تەماشا بکەن ئەوانەی کە لە دەوری حیزبە ئالمانیەکانە، ئەوانەی کە بە دۆهۆڵی ئەوان هەڵدەپەڕن، ئەوانەی کە بە پارەی حرامی ئەوان دەژین، تەماشا بکەن چیان لێ هاتووە. شکێمە وەکو هەندێک لە بەرپرسانی ئەم وڵاتە نەچووینە نێو بورجێکی عاجیەوە لەسەری ڕاتەماشای خەڵک بکەین، بەنێو خەڵک دای